نەبێ بینەران و بیسەرانی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر ئەم کاتۆ هەموو کاتێکتان شاد و کامەران بێ. من شەمێران بابان ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە دیمانی ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد خانی پرۆفیسۆری یاریدەدەر و مامۆستای زانکۆ لە دووەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان دەبێت. چەندین پرسیار ئاڕاستەی دکتۆرەکەین و بەخێرهاتنێکی گەرمی زۆر بەڕێز دکتۆر محەممەد دەکەین. دکتۆرگیان بەخێر بێی بۆ کۆڕبەندی پەروەردەیی کوردستان. ئەم کۆڕبەندی پەروەردەیە چۆن هەڵسەنگێنی؟ زۆر گرنگە بەلای منەوە بە بۆنەوە ئەگەر پەروەردە ئاپدەیت نەکرێتەوە، ئەگەر زانستە تازەکان تایە بەکار نهێنرێت ئەوێتە پەروەردەیەکی کۆن. ئەگەر هەر بە کوردیەکەی بێژم چون من لە بابەتی کوردی چیا باسم کردیم ڕۆ فەلاحێک ئەبێ داسەکەی تیژکات و ئەبێ کەرەسەکانی فەلاحەتی حازر بکاتەوە بۆ ساڵی داهاتوو. نابێ پەروەردەیش کەرەسەکانی پەروەردەی کە بیرۆکەکانە بیللا تەشبی مامۆستاکانە، زانکۆکانە، مەدرسەکانە، ئامرازەکانە بەو دەقە ساڵی یەکەم بەکاری هێناوە تا تەواوە بێ بەکاری بێنێ بێ هەموو ساڵێک تازە بێتەوە و لە کۆڕبەندەکانە کەسە لێهاتووەکان کەسەکان توێژینەوەکەن لێکۆڵینەوەکەن ئیشی تازەکەن زانستی سەردەمیان وا بێ وەختێک کۆ ئەبنەوە لە خۆ وەکوەوەیە کە چەند گڵۆپ لە یەک جێگادا هەرسێنی هەر گڵۆپێ بەشی خۆی ڕووناکی هەیە ولی وەختێ دوو گڵۆپ بۆ یەکۆدا بگرسێن ناوەڕاستی دوو گڵۆپەکە لە هەردوویان ڕووناکترە. ئەم کۆڕبەندە ڕووناکیێکی زۆر دروستەکە بۆ پەروەرد. ڕفتاری دایک و باوک تا چەند کاریگەری هەیە لە هەڵسوکەوتی پەروەردەکردنی منداڵەکەی؟ بێگومان پەروەردە ماڵتی فاکتریاڵە دەیان کەس سەدان لایەن هەزاران شێوە ئەتوانێت لە پەروەردەی تاکێکە ڕۆڵ ببینێ وەلێ لایەنە سەرەکیەکان یەکێکیان خێزان یەکێکیان پەروەردەست. ئەگەر بێژین مناڵەکە پەلەورێکە گەرەکێ بفڕێ باوکو دایک باڵێکی پەلەورەکەن پەروەردەیش کە مەکتەبە ئەو باڵەکەیە واگەر ئەم دوانە پێکەوە تەبابن مناڵەکە بۆ ئەو جێگە کە ئەتوانێ بفڕێ حتمما ئەفڕێ وەلێ یەکێکی جیان تەبانە بێت دایک و باوک سەقەت بێت یاخوا نەخواسە پەروەردە سەقەت بێت یا هەردوویان ئەو مناڵە ئەگەر هەڵۆیش بێت باڵێکی ببەسە نافڕێت. بۆیە ئەگەر دایک و باوک ناو بنێن باڵێکی ئەو منداڵە کە قەرارە بفرێت ئەگەر باڵی پەروەردە ئەو پەڕی لێهاتووی تیابێت باڵی خێزان بوەستێت ئەو پەلەورەیش نافرێت ڕەنگە پشیلەیەکیش بیگرێ و بیخۆ. چۆن منداڵێکی خاوەن بڕیار بەرهەم بێنی؟ مناڵ لە ڕاستیە وەختێک گەشەیەکە چەند قۆناختەیە پەڕێنێ یەکێ لە قۆناخە زۆر گرنگەکان قۆناخی ژێری حەوت ساڵە. لە قۆناخی ژێری حەوت ساڵە مناڵ لە یەکەم ساڵی عمریان نازانێ کێس نازانێ هەست نازانێ ئەو جیاز لە بێشکەکەی یانە وردە وردە لە دوو ساڵانە ئەزانێ بەخۆی کە بوونەوەرێکە هەیە و لە ئاوێنەیەکە ئەزانێ خۆی ئەمەیەوە لە بەری ئاوێنەکە نە ئەوەها لە ناوی ئاوێنەکە کە زانی بەخۆی وردە وردە گەرەکی خۆی بەکاربێنێ قینەکات ڕقەکات یاریەکە دەی بەدەستی و ئەیشکێنێت ناوەکەی لێکەدات لەم سەردەما کە خۆی ئەدۆزێتەوە مالکیەت فێرە بێ ینی خاوەنداریەتی شتێ وا بەدەست وێژە نایدەم بە کەس. دایک و باوک گەر بزانن ئەم مناڵام شتەیە گرتووە بەدەستەوە نایدا بە کەسێکی تریانی من هەم بڕیارم هەیە اختیارم هەیە ئەبێ ڕزایەتم بێت شتەکەم ببرێت ناژن مناڵەکە موڕکەگرێ و لێدانیەکەن. بۆیە هەر لە ئەوەوە کە لە ساڵی چوارەم و پێنجەمەوە دەست پێکات مناڵ بێگوێیی دایک و باوکەکات خەریکە بڕیارەکانی خۆی و بوونی خۆی ئەسەلمێنێت. ئیتر وردەوردە ئەمە تێبەرەوەبان بڕیارەکان زیادە بێ ئیتر من چون کاتەکەکەمە بێژین وەختی خێزانگیریە ئەبێ خۆی بڕیار بدا قبوڵیان خێزانگیریە قبوڵی نییە و بۆەوە ئەم بڕیارە هەڵە نەبێت ئەبێت لایفسکەیڵەکان گرنگی پێ بدرێت لە ژیانە. ئێمە ئەمڕۆ بەس بە زانست گرنگی دەین لایفسکەیڵەکان بۆ نمونەیەکێکیان خۆناسینە یەکێکیان پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی کاریگەرە یەکێکیان ڕوبەڕووبوونەوەی حەماس و هەیەجانەکان و هەستەکانیە بۆ نمونە وەختێ قەلەقە چۆن مامەڵە بکە وەختێ خۆشحاڵە چۆن مامەڵە بکە وەختێ دۆستەکانی قینی لەکەن چۆن ئاشتیان کاتەوە ئەبێ ئەمانە وەکو خول یا باوکو دایکەکە ڕاهێنانەکەی ببینن بۆ مناڵەکە یا مناڵەکە خۆی ببینێت تا بتوانێت خاوەنی بڕیاری خۆیت.
بڵێ بۆچی دەروونناسان جەخت لەسەر کەسایەتی مناڵەکەنەوە؟ لە ڕاستیە من و تۆ مناڵێکی نیسا گەورە بووین بڵێ ئەگەر تەمەنیشمان بچواتە سەروی هەشتا ساڵ تا نەچینە بەری ئاوێنە هەر مناڵەکە لە ناوی لەشی هەشتا ساڵەکەیا دانیشتووە یعنی تۆیسا ئەو کەسە گوێ ئەگرێت لە من لە خۆی بپرسێ بدانم قسەی منە ڕاستیانە هەمووی کەسەکانی ژووری 40 ساڵ نازانن ژووری 40 ساڵن وەختێ خەونەکەن وەختێ خەیاڵەکەن وەختێ قسەکەن وەختێ ئەنووسن بە هەستی ئینسانێکی 20 ساڵ 15 ساڵ و خەریکن مامەڵەکەن کە هەڵەسن قاچیان نایە کەچنە بەری ئاوێنە ڕوومەتی چرچ و قژی سپی خۆیان نەبینن جا ئەزان چوونە سەر تەمەن ئێمە هەر ئەو مناڵین کە تا 80 ساڵە بێ بڕۆین ئەگەر ئەو مناڵە بریندار بێ ئەگەر ئەو مناڵە کەسایەتی ڕووخا بێت ئەگەر ئەو مناڵە لێهاتوو بێت باقی تەمەن بە بۆنی ئەو مناڵەوە ئەچوات ئەگەر بۆنێکی ناخۆشی کەسایەتیەکی سستی لێبێت کەسایەتێکی ڕووخاوی لێبێت ناژم دواتر ناتوانێت خۆی چاکاتەوە وەلێ نانی کەم تا کاتێ خۆی چاکەکاتەوە ئەوەی هەمووی خەسارە و لە کیسی چووە بۆیە باشتر وایە کەسایەتی مناڵ لە پەروەردە هەر لە خوارەوە بە تەندروست پەروەردە بکرێت تا باقی ژیانێکی بە تەندروست بچوات یا ئەگەر باقی ژیانی بە ناتەندروست چوو خەتا نەکەوێتە سەری کاتی پەروەردەی مناڵی یا مەکتەبێ یا باوکو دایکی. باشە دکتۆر بڵێن مناڵەکە گەورە بۆ کەسایەتێکی باشی لێ دەچوە یاخود کەسایەتێکی خراپی لێ دەرچووە ئایا ڕۆڵی ئەم دروستبوونی ئەم کەسایەتیە بۆ پەروەردە ئەگەڕیتەوە کە هەموو زەختەکە لەسەر پەروەردە بێ یاخود دایک و باوک و خێزانەکە چێتی؟ ئێمە بەرهەمی پراسێکین من بەرهەمی بەس باوکو دایکم نییەم بەس پەروەردەیش نییەم هەردوویچیان نییەم ئەی تەلەڤیزیۆن ئەی کۆڵان ئەی ئابووری وڵاتەکە ئەی ژینگەی اقتصادی و سیاسی جیهان بۆ نمونە ئێستا ئەمریکا وڵاتی شەڕکەن دۆلار لە ماڵی ئێمە ئاگرانە بێت من و خێزانمە بێ بە شەڕمان مناڵەکە بێت تااقەتە بێت دەی ئەگەر دۆلار هەرزان بێ من بۆ خێزان و مناڵەکە خەڵاتە سێنم خۆشحاڵیانەکەم بۆیە ماڵتی فاکتریاڵە یەک و دوو نییە نازانین کێس بەڵام مەزانین ئەمانە هەمویان ڕۆڵە بینن بۆیە چی پەروەردە بکەی چی پەروەردە نەکەی خەریکی پەروەردەکەی پەروەردە یا ئەرێنیە یا نەرێنیە یعنی ئەوەی کە وێڵمان کردە و هیچ گرنگی پێنادەین خەریکە پەروەردە بێ وەکو کەسێکی گرنگی پێنەدراوی ڕووخاوی لە بیرچوو بۆ خۆی کەسایەتی ڕووخی کەسایەتێکی ڕووخاوی تیا دروستەکەی ئیتر ئەمە ئەگەر خێزان بیکە ئەگەر پەروەردە بیکە ئەگەر ئابووری بیکە ئەگەر ئەسەن ژینگەی کورنۆ سیستم بیکە بڕن فن برنر ێژێ ئێمە لە مزۆ سیستم و ماکرۆ سیستم و مزۆ سیستمە ئاژین و سیستمێکی چارەمیش هەیە بە ناوی کورنۆ سیستم ژیانی سەردەم ئێستا ژیانی سەردەم مۆبایلی گرنگ کردێ لە تەمەنی من و تۆ مناڵیان مۆبایل هەر نەبوو تابێتە داواکاری تا بزانین باوکمان بۆمان یەکڕێیانە ئێستا بووە بە داواکاری و کڕیانە ئەی هاتووە ئەی هینی ئەم سەردەمەسە بۆ یەکانە نابێ کورنۆ سیستمیش کە لە ماڵی من و لە پەروەردەی من و لە خێزانی من و حتا لە وڵاتی منیجە چواتە دەر بەشک و ژینگەیەکی جیهانی دروستەکە بێتاوان بزانین لە خراپەکانە و لە خاسەکانی چا بە بێلایەنی بزانین ئەتوانێت لە هەردکیانە ڕۆڵی سپاس دکتۆر دواوتەی بەڕێزت وڵی من ێژم هەر کەسێ حەزەکە پەروەردەیەکی باش ببینێت نابێت لەسەر خەڵک بڕیار بدا حەلی پەروەردەی باش وا لە لای خۆی ئەبێ بۆ خۆی پلانێکدانا هەڵسەنگاندنێکی ئەمڕۆی بکە چی واتیا پێی ناخۆشە پلانی بۆ دانا بۆ چاکردنی چی واتیا پێی خۆشە زیادی بکات بۆ کەسانی تر خۆشەکان ئەبێ کامانە بن ئەگەر زیاد بوون ژینگە تێک نەدەن ئەگەر واتیایە تووڕێیەکی واتیا و پێی خۆشە هەرکایەکە هەموو ساکتەکە زیادیکە ئایا هەمووی خەڵک تووڕێی بکەن ئەو ڕازیە نەوەڵە پس ئەوە خۆشە وەلێ غەڵەتە خۆشە دروستەکان دروست کامەیە ئەگەر گشتاند لە ناو نەچێت ئەگەر خزمەت گوزاریە هەمووی خزمەت گوزاری یەکتر بێ کێشە نیە ئەگەر عەدالەتە کێشە نیە وەلێ ئەگەر خۆویستی و خۆپەرستیە ئەگەر هەموو بێ بە خۆپەرست ئێمە ژیانمان بۆ ناکرێت بۆیە دوایین قسەم ئەمەیە پەرە بدەن بە خۆتان تا خۆتان پەروەردە نەکەن لە پەروەردەی کەسی ترا ڕنگدانەوەیەکی جوان و شیاوتان نابێت. دکتۆریان زۆر سپاسی دکتۆر محەممەد خانی پرۆفیسۆری یاریدەدەر و مامۆستای زانکۆەکەین دووبارە بەخێربێ دکتۆر ئەرکرد کێشامان دومان کردی زۆر سپاس. خۆشەویستان دیمانی ئەم جارشمان بە کۆتا هات دووبارە ڕێزی من شەمیران بابان ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە قبول بفەرموو پاتان دەکەم.